الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. تفسير سورة لقمان آتي بستونو درسي كوتاي سورتك دفرمت ألم تر أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل. ألم تر آية نتزانوا يا سرنزد نداوة أي إنسان أي پیغمبر صلى الله عليه وسلم أي وكسي آياتك دبستي أن الله بيقمان خوا يولج الليل في النهار، يولج الليل في النهار، شو دخات ناو روش، شو دخات ناو روش يعني زور جار خواي قورا شو كردكاتو ساعاتكاني دخات سر ساعاتكاني روش. ويولج النهار في الليل وهروها روجش دخات ناو شو جاري واهي روش كردكاتو شو دريج دكا أو معلومة طبعا شو روش بيك وبستسوار ساعاتا هر ساعاتكاني روجن كجاري واهي دبن با شو وبهمان شوش كاتك كشو دريج دبن هر ساعاتكاني روجن سونة تسر ساعاتكاني شوه. ويدا فرمت ألم ترى سرنجت نداوة ندزاني وندرواني وبير النكر دوتو هرچونك تفسيري كين درستا أن الله بيقمان خوا يولج الليل في النهار، شوي دخات ناو روش، شو دخات ناو روش يعني شوي كردكاتو روشي دريج دكا. ويولج النهار في الليل وروجش دخات ناو شوي روجش جاري وهي روجش كرد بيتو شو دريج دبن. پاشان وسخر الشمس والقمر وهروها ملكتي كردوا بو ايوه بو مصلحتي ايوه خستويت برجواندي ايوه الشمس والقمر خور مانك كل هر هميان يجري درون دسورينوا الى اجل مسمى تا او كاتي كبويان دياري كراوه كقيامته. وان الله بما تعملون خبير بيقمان خواي قوره بهر كارو كردويك ايوه ديكن زور شارزايا. معلومه يكيشي ديكن لنعمتكان كخواي قوره ل آياتكاني بيشوتر دا باسي نعمة ديار و نادياركاني كرد يكيك لنعمة دياركان بريتيا لشو روش وهروها سودكاني شكل ايما ناديارن كببي مصلحة برجواندي انسان كان وببي ورزو طبعا داخوازي زوي بقرماي خور وەک دەڵێ ساردی شەو خوای گەورە گۆڕانکاری بەسەر سەعاتەکانی دادێنێ بەسەر کاتەکانی دادێنێ کە ئەو کاتانەی کاتی هاوەرزی زراعەت و کشت و کاڵە و زەوی پێویستی بە خۆرە ها خۆر زیاتر بە دەرەوەیە بەهاران هاوینان لەبەرەوەی وەرزی زراعەت و کشت و کاڵە و زراعەت و کشت و کاڵ پێویستیان بە تیشکی خۆر و ئەوانەیە ڕۆژ زۆرتر بە دەرەوەیە بەعەکسەوە لە زستاناندا خۆر کەمتر بە دەرەوەیە لەبەرەوەی زراعەت و کشت و کاڵ و زەوی کەمتر پێویستی پێیەتی و هەروەها سوڕانەوەی مانگ و ڕۆژیش خوای گەورە بە شێوەیەک تەرتیبی کردووە و ڕێکی خستووە کە 100% لە مەسلحەت و بەرژەوەندی ئینسانەکان دابێجا مەسلحەت و بەرژەوەندیەکان نیعمەتەکان و چاکەکان کە لە ئێمە لە درێژبوون و کوردبوونی شەو وەری دەگرین یان ئەو قازانجانەی لە مانگ و خۆر دەیکەین هێندێک لە سوودەکانی دیارن ئێمە لەوانەیە بیزانین و هەستی پێ بکەین سەدان وەک دەڵێ سوودی دیکەشی هەیە کە ئێمە لەوانەیە هەر هەستی پێ نەکەین و وعیلمیش لەوانەیە تا ئێستا نەگەیشت بێتە ئەو ئەندازەیە کە لە هەموو نهێنیەکانی حاڵی و بێت و تێبگە. ئەلەم تەڕە ئەن الله ئانەت زانیوە و سەرنجت نەداوە ئەن الله بێگومان خوا یولج الليل في النهار شەوێ يولج يعني دخات ناو بلام لك ترجمة كرني دا دبي ليلكي بخينا بيشدنا ترجمة حرفية كرقنا كبه أن الله بيقومان خوا يولج الليل في النهار يعني دخات ناو روجي شوي دخات ناو روجي ويولج النهار في الليل وروجي دخات ناو شو وسخر الشمس والقمر ملكتي كردو خستويتي برجواندي ايوه ڕۆژ و مانگ كل يجري هەر هەمویان دەڕۆن و دەسوڕێنەوە إلى أجل مسمى تا ئەو کاتەی کە بۆیان دیاری کراوە
وأن الله بما تعملون خبير بيقمان خواي قورة بهر كارو كردوية كأيوة ديكن زور شارزايا فاشان دفرمي ذلك بأن الله هو الحق ذلك يعني أويك ديبنو ديبسنو ديزانا بأن الله ببيقماني لبر أويك الله خوا هو الحق تاك خوايك راستقينيو حق وقرار برياركانشي حقا ذلك أويك بوتان باسكرا أويك ديبينن أويك ديزانن لنشانكاني دا صلاة خوا بأن الله هو الحق لبر أويا كخوا راستقينيو وأوشي كديكاو كردويتي ودرستي كردو ودرستي دكا هموي حق ولجاي خويتي وأن ما يدعون من دونه وببيقماني أويك إيوة دي برسنو هاواري دكنا جغل أخوا الباطل بوتو بيكالكو بيسودن هرچي دي بينين إيما لكوندا وهرچي دي زانين لنعمتو تاكا كان أويك لبرتاومانن همو يانشي كردوني خوا كاتك كخوا بود باز دكاتو وبير الدينيتو بو أوي بود معلوم به كأو الله أو خواي خاوني أو نعمتانية حقه وحق شيء ما ببرستين جيجا لو خوايا هيت كسيكي دي كخاوني يك لو نعمتو تاكاننين بويا برستني غير خوا هاوار كردنا غير خوا شريعتو ياساور قرتن لغير خوا دستورو وقدلي حلال وحرام ورقرتن لغير خوا شتيكي بوسو ناروايا وأن الله بيقمان بن كخواي قورا هو العلي بتنها لها مشتك برسترا الكبير ولها مشتك إيش قورتر ذلك يعني أو نعمتانا أو ختاكانا أو دروس كراوانا كخوا باسي كردون بوسي باسي كردون وبوسي وبيرمان دينتوا بأن الله هو الحق بؤوي ضلنياب بقين أو قناعتيك الله بتنها راستقينيا تنها أو خواي حقيقية تنها أو برسراوي حقيقية تنها أو شاني وقدلي خوش ويستنو جويرالي كردنو بقسي كردنا وأن ما يدعون ببيقماني أوي حواري دكانيو دي برستن جغل أخوا الباطل بوشا جحشتك وأن الله وبؤوش بزانا كببيقماني خوا هو بتنها العلي لها مشتك برستر وبلنترا والكبير ولها مشتكيش قبرتر باشا نعمتي ديك أخوة فرمان ألم ترى ندبيني وسرنجد نداوى ندزاني وأن الفلك بيقمان كشتي تجري في البحر دروا بناو درياده دريا هم عند زانين آوي كشلا يك برديكي بتسوق بينا بيخناوي حتى بني درياكي رانا وسطي وايا بەڵام کەشتیەکی زەبەلاحی گەورە کە کەشتی وهەیە سەدان تەن هەزاران تەنی قورسایی لەسەرە واش بەناو ئەو نەرمەدا دەڕوە ئەوەی کە کەشتیوانەکەی و کەشتەکەی لێ دەخورێت چۆن بێوێ کە ئەو ئیتیجاه و ئاراستی ئەو کەشتی بەو شێوەیە دەگۆڕێ کەسێکی وەک دەڵێ گچکە و وەک دەڵێ کەمتوانە کەشتێکی ئاوا زەبەلاح بەناو ئاوێکی نەرمی وەک دەڵێ ئەوەدا شلدا دەڕوا ینی دەڕوێنێت و هیچ کێشەیەکی و گرفتێکی بۆ دروست نابێت چێ وای کرد ئەلەم تەڕە ئاسەرنجت نەداوە ئەن الفولکە بێگومان کەشتی تەجری فی البەحر دەڕوا بەژێر بەناو دەریادا بەڵام بنیعمەتی الله بەهۆی نیعمەت و چاکەی خوا کەشتی یەکەم جار کە دروست کرا جاری وایە دەگوترێت کە باسی تارە و هەندێک وەسائلی تازە دەکەی خەڵک پێی وایە ئەوانە بەرهەمی عەقڵی ئینسانین بەڵام فەرزەن ئەگەر واش دانەین ئەوانە تەصنیعی تازەنە بەڵام کەشتی کاتی خۆی کە یەکەم جار دروست کراوە تاوان نوح دروستی کردووە وایە بە وەحی خوای گەورەش تاوان کەشتەکەی دروست کردووە لە کاتێکدا تاوان کەشتەکەی دروست کردووە کە ئەوانەی کە بێدین و ملحید بوون گاڵتەیان بە عەقڵی نوح پێغەمبەر هاتووە کە کەشتی دروست کردووە و پێیان وابووە لە وشکاییدا کەشتی دەڕوا تاوان نەیانزانیوە ئاو ئەوە دەبێت بەڵام بە کۆمەڵێک تەختە و داری سادە کە نوح پێغەمبەر کاتی خۆی لێکی داون
توانیویەتی خۆی و ئەوانەی لەگەڵنی و دروستکراوەکانیش ئەوانەی کە پێویستن ڕزگاریان کە بە وەحی خوای یەکەم کەشتی دروستکراوە و هەرچی کەشتیش هەیە هەمویان وەک دەڵێ بەس تەتەووریان پێکراوە و تۆزێک گۆڕانکاری بەسەر شێوازەکانیان داهاتوە و حەجمەکەیان زیاد کراوە دەنا هەمان ئەو کەشتێک کە کات خۆی دروستکراوە جا دەفەرمێت ئەلەم تەڕە ئەن الله ئایا نابینی تەماشا ناکەی کە کەشتی دەڕوا بەناو دەریادا بنیعمەتی الله بەهۆی نیعمەت و چاکەی خواوە کە لەگەڵ ئینسان و مرۆڤایەتیدا کردوون تەمان ئەگەر کەشتی نەبا ئێستا ژیانی سەرزەوی هەمووی یا دەتوانین بڵێن زۆرینە پەکی دەکەوت چونکە پەیوەندی سەرزەوی ئێستا ئینسانیەت بەیەکەوە بەهۆی تەمان ئەو کەشتیانەوەیە ئەگەر کەشتیەکان نەبان شوێنی وایە تایارەکانیش لەسەر کەشتی دادەنێن و دەیگوازنەوە تایارەکانیش ناتوانن ئەو مەدایە ببڕن کە وەک دەڵێ پێویستە وەک دەڵێ بە کەشتی ببڕدرێت یان ئەو وەسائلانەی بە کەشتی دەگوازرێنەوە بە تایارەش ناگوازرێنەوە بەدیلی نییە جا دەفەرمێت لیوریەکم من ئاەتی بۆی پیشانتاندا خوای گەورە بەهۆی کەشتیەکانەوە بەشێک لە نیشانە و دەسەڵات و معجزەکانی خۆی إن في ذلك بێگومان لە دروستکردنی کەشتی و ڕواندنی کەشتی بەناو دەریادا لە ئاياتین چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام بۆچێ لكل صبار شەکوور بۆ ئەوانەی بۆ هەموو ئەوانەی کە زۆر ئارامگرن زۆر خۆ دەگرن تەمان ئەوانەی کە لە ناو دەریادا زۆر ئارامگر و زۆر خۆگرن و بە قوڵای دەریاکاندا دەست نەخوارە کەشتی یعنی ناو دەریا تەنها ئەوەی تێدانێت تەنها ماسی تێدانین یان هەندێک گیانداری تێدابن شتە گران بەها و بە قیمەتەکان ئەوانەی کە لە زێڕش بە قیمەتتر و گران بەهاترن لە ناو قوڵایی دەریاکاندا تەمان دەدۆزرێتەوە و دەری دێنن بەڵام چێ پێی دەردەهێنرێ بێگومان کەسانێک کە لە ناومانەوە لە ناو کەشتی و گەڕان بە ناو نیعمەتەکاندا خۆراگر بن و پاشان شەکوور سوپاسگوزاری نیعمەتەکانی خوای گەورەش بن ئەلەم تەڕە ئەن الله ئەن الفولک سەرنجتان نەداوە و بیرتان نەکردوتەوە کە بە بێگومانی کەشتی تەجری فی البەحر بنیعمەت الله دەڕوا بەناو دەریادا بەهۆی ناز و نیعمەت و چاکەی خواوە لیوریەکم بۆ ئەوی پیشانتان بداخوا من ئاياته بەشێک لە نیشانە و بەڵگەکانی دەسەڵاتی خۆی ئین فی ذلك بێگومان لە دروستکردنی کەشتی و ڕواندنی کەشتی بەناو دەریادا لە ئاياتین چەندان بەڵگە و نیشانە هەن لكل صبار شەکوور بۆ هەموو ئەوانەی کە زۆر ئارامگرن و ئەوانەی کە زۆر سوپاسگوزاری نیعمەتەکانی خوان ئەو جار خوای گەورە باسی مووقیفێک دەکات دەفەرمێت وئیذا غەشیەهم ئەوانەی زۆر سواری کەشتی و وەک دەڵێ کەشتێوانی دەکەن یا سواری بەلەم و ئیشی ناو دەریادا دەکەن دەفەرمێت وئیذا غەشیەهم مەوجون کاتێک کە دایان دەپۆشێ مەوجون یعنی شەپۆلێک کەڵدوولەلی کە یعنی شەپۆلەکە وەکو شاغ وایە یا وەکو سێبەری شاغ وایە دەعەو الله دەپاڕێنەوە لە خوا مخلصینە لەه الدینە زۆر بە دڵسۆزانە و زۆر لەو کاتەدا ئامادەی گوێڕایەڵکردنی خوای پەروەردیگارن یعنی کەسە بتپەرستەکان بێنە مولحید و بێدینەکان بێنە بیان خەناو کەشتی کاتێک کە لە ناو کەشتیدا شەپۆلی بەحر و دەریا لێیان دەدا پێش خەڵکە ئیماندار و خەڵکە خواناسەکەی هاوار دەکەنە خوای ئەجاوە هەر بە نمونە دەنا ئینسانی کافر ئینسانی بێدین ئینسانی ئیمان لاواز عادەتی وایە کە دەگەوێتە تنگانە کە دەکەوێتە ناڕەحاتی لە کاتی تنگانە و ناڕەحاتیدا لە کەسێکی ئیمانداری ئیماندامەزرا و زیاتر هاواری خوای دەکا زیاتر ناوی خوای گەورە دێنێ زیاتر ترسدای دەگرێ زیاتر وەک دەڵێ لە دڵی خۆیدا قەراری پابەند بوون بە ئەمری خوا و بە ئەوەی خوای گەورە دادەدا بەڵام ئیمان سروشتی وایە تەبیعەتی وایە بە تۆبزی و بە ناچاری ناچێتە دڵەوە ئەو کەسەی لە کاتی تنگانە و ناڕەحاتیدا قەرار دەدات و بڕیار دەدا کەم وایە لەسەری بەردەوام بێ جا ئەوانەشی کە کاتی خۆی بتپەرست بوون ئیمانیان بە وەحدانیەت و یەکتایی خوای گەورە نەبووە یەک دانیان نەبووە لە کاتی تنگانە و ناڕەحاتیدا هاوار کاتە لات و عوزا و دار و بەردەکان یا تاغوت و ستەمکارەکان بڵێ وەرە ڕزگارم کە فیرعەون خۆی بەخوا دەزانی کە کەوتە ناو بەحر و وەک دڵی خەریکی خنکان بوو هاواری کردە چێ؟ هاواری کردە خوا خۆی بەخوا دەزانی هاواری کردە خوای گەورە
ئەوانەی کە لە قیمەی بێدینی و بێباوەڕیدانە وەرە بیان خەناو کەشتی باش شەپۆلێک بەسەر کەشتەکەی دابێ لەو کاتەیدا بە ئەو پەڕی دڵسۆزی هاوار دەکەنەخوا بەڵام لەبەرەوەی لەژێر زەخت و کاریگەریدا هەر زەخت و کاریگەریەکە نەما دەستنەوە سەر حاڵەتەکەی پێشویان وإذا غەشیەهم مەوجون کاتێک کە لای پۆشین بەسەریان داهات مەوج یعنی شەپۆلی دەریاکە كالظلل ظلل يعني شاخ يعني وكو سيبري شاخ دعوا الله دبارين ولا خوا چون پارانوك مخلصين يعني زور بدل صوزي هيت كسيشي دكان لدل دانيا او كاتا جگا لخوا او جار له الدين هربو او خواش برياري جويرالي وباقسي كردن وبابند بونددن بلان فلما نجاهم كاتك او خواي هاواريان كردوتي رزقاريان كردن فلما نجاهم كاتك خوا رزقاري كردن إلى البر جيشنا وشكاي فمنهم مقتصد هيانا بمامناوندي دمينتوا هيانا لوانية ببيتا گۆڕانکاری بەسەردادێت و تۆزێک ببێتە چاکەکار بەڵام لێرە مەحذوفێک هەیە دەفەرمێت و هێندێکیشیان هەر ئینکاری نیعمەتەکانی خوای گەورە دەکەن و هەر بێ باوەڕی دەمێننەوە چونکە ئاەتەکەی دەفەرمێت وەما یەجحەدو نکۆڵی ناکەن بئایاتینا لە بەرامبەر بەڵگە و نیشانەکانی ئێمەدا إلا كل ختار تەنها ئەو کەسانە نەبێت کە ختار یعنی غەدار یعنی ئەوەی پەیمانشکێنە لە ناو بەحرەکەیدا پەیمانی داوە ئەگەر بێتە دەرێ خوا ڕزگاری کا ببێتە عەبدی خوای بەڵام کە هاتە دەرێ پەیمانەکەی لەبیر نامێنێ ئەو جار کەفور یعنی ئەوانەی کە سۆر سپڵە و پێنەزانیشن ئەو کەسانەی کە غەدارن پەیمانشکێنن عادەتەن لە کاتی تنگانە و نەڕەحاتیدا ئەو کاتی مەسلحەتیانە و بەرژەوەندیانە وعدت پێ دەدەن بەڵێن دەدەن بەڵام دوای بەڵێن دەشکێنن لەگەڵ خواش و لەگەڵ خەڵکیش وەو کەسانەشی کە زۆر سپڵە و یا زۆر بێباوەڕن تەبیعەتیان وایە تەمەن لە تنگانە و ناڕەحاتیدا کەسی باشن کە دەکەونە خۆشیەوە ئەوەی لە بیریانە و لە خەیاڵیانە تەنها و تەنها مەسلحەتی خۆیانە وإذا غشيهم موج كالظلل كاتك كدان دەپۆشێت شەپۆلێک كالظلل وەکو سێبەری شاخ یا کە شەپۆلەکە گەورەیە لە گەورەیدا وەکو شاخ دەچێ چ دەکەن دعوا الله دەپاڕێنەوە لە خوا هاوار دەکەنە خوا مخلصین بە ئەو پەڕی دڵسۆزی یعنی تەنها و تەنها لەو کاتەیدا خوایان لەبیرە هیچ یەکێک لەوانەی کە پێشتر بە خوایان زانیون هاواریان کردوونە و پەرستویانن لە خەیاڵیشیان دانین ئەوجا لەه الدین هەر بۆ ئەو خوایش کە هاواری دەکەنێ گوێڕایاڵن و وەک دەڵێن ئامادەن گوێڕایاڵی بکەن بە حسابی خۆیان فلما نجاهم إلى البر كاتك أو خوايا رزقاري كردن لا بوشكاي فمنهم جالير أويتدا فمنهم جاحد دفرمن ومنهم مقتصد هيانا هر بباوري وبخرابكاري دمينيتوا وهشيانا دبيتا كسيكي مقتصد يعني ما مناونت كسيكي باش وشاك بلام خرابة وقناهي شيهن وما يجحد بآياتنا نكوليو وەک دەڵێ ئینکاری ئاەتەکانی ئێمە ناکەن تەنها شێ نەبێ ئللا كل ختار تەنها ئەو کەسانە نەبێت کە زۆر پەیمانشکێنن وە کەفور ئەوانەی زۆر سپڵە و پێنەزانن یان ئەگەر بە معنای کافر بوون بێ ئەوانەی کە زۆر بێباوەڕ و وەک دەڵێ خوانەناس وازحە ئەوەیەک هەیە ئەحمەد قەتانێک هەبووە خەڵکی کوێتەوە بزانم یەکێک بووە لە خەڵتیبە زۆر باریح و دیارەکان بەسەرهاتێکی دەگێڕێتەوە دەڵێ کات خۆی لەگەڵ کۆمەڵێک شوعی مناقەشەمان بووە لەسەر بوونی خوای مەوعیدێکمان داناوە بچینە ناو دەریای سەر بەلەمێکی لە جەوێکی تەبەن ئەحادی و ئەوەدا مناقەشەیکەین دەفەرمێ چووم لەناو بەلەمەکەدا گفتوگۆمان دەکرد لە کاتی گفتوگۆکردن لەسەر بوونی خوای لەگەڵ کەسە شوعیەکان شەپۆلێک لێی داین ڕێک وەکو ئەوەی دەڵێ بێک دەنگی هاواریان کرد یا ئەڵڵا دەڵێ منش هادی و لە سەرخۆ هیچ خۆم تێک نەدا دواتر کە شەپۆلەکە ئەوە بوویەوە نیشتەوە و کەوتینەوە حاڵەتی ئاسایی تم ئێوە لە سەرچی مناقەشە دەکەن لەگەڵ من بۆ بۆچی هاتەوە مناقەشەی بکەن دەڵێ وتیان وڵا بەدەست خۆمان نەبوو بەدەست خۆمانەوە فعلەن هەردوو کەسەکە ئیمانیان هێناوە بەس بەو هەڵوێستەی لا ئیرادی
لكاتي تنگانە و ناڕەحاتیدا ئینسان دەزانێت کە جگە لەخوا هیچی پێ ناکرێ، جگە لەخوا هیچی لە دەسەڵاتدا نییە. بۆیە ئینسان جاری وایە لا ئیرادی بەبێەوەی بیەوێ لە تنگانەدا هاوار دەکاتە خوای گەورە. بەڵام تەمان ئینسانی ئیماندار بۆ ئەوەی لە تنگانەدا خوا فریایکەوێ دەبێت چی بکە؟ حەدیثی قودسیە خوای گەورە دەفەرمێت لە کاتی خۆشی و ئاساییدا بمپەرستە و ئەمنت لەبیر بێ، لە کاتی تنگانە و ناڕەحاتیدا منیش ئەتۆم لەبیرە. لە حاڵەتی ئاسایی و تەبیعیدا ئەگەر عەبدی خوای بی و بەندەی خوای بی تووشی تنگانە و ناڕەحاتیشی ببی هیچ باکت نییە، چونکە تنگانە و ناڕەحاتی ئەو پەڕی ڕوحت دەردێنە، هیچ گە نییە خۆ. ئەگەر ڕوحت دەرهات و ئیماندار بی چ باکدا؟ بەبێ بەڵام کەسێک ئیمانی نەبوو تا ئەو لەقتەیە دەزانێت ئەگەر وەک دەڵێ ڕوحی دەرچێ ئەو دیوی ڕوح دەرچوونەکەی هەمووی خەجاڵەتی و نگبەتی و ناڕەحاتی بووی ئاوا تووشی مشاوەشی و ناڕەحاتی و ناخۆشی دەبێت. لەنا ئینسان لە کاتی تنگانە و لە کاتی ئاسایی و تەبیعیدا ئەگەر خوای ناسی و خوای لەبیر بوو، لە کاتی تنگانەشدا خوات هەر لەبیر بێ تەوان باشە، بەڵام پێویستت بەو مشاوەش بوون و خۆ وەک دەڵێ سەرقاڵکردن و وەک دەڵێ ترسان و لەرزینە نابێت کە خەڵکی دیکە دەیکا. ئەو جار دەفەرمێت یا ئەیوهە الناس و ئەی خەڵکینە اتقوا ربكم بترسێن لە پەروەردگارتان یا فەرمانەکانی پەروەردگارتان جێبەجێکەن، خۆپارێزی بکەن لە فەرمانەکانی پەروەردگارتان. ئەوە یەک وازحە. ئەی خەڵکینە ئیماندار، مسلمان، کافر، چاک، خەراب، اتقوا خۆپارێزی بکەن لە فەرمانی پەروەردگارتان. خۆپارێزی یعنی چی؟ یعنی فەرمانەکان واجباتەکان جێبەجێ بکەن، لە تاوان و گوناهەکان دوورکەونەوە. ئەو جار وەخشە و بشترسن یەومەن لە ڕۆژێک لا یەجزی کە سود ناگەێنێ والیدون هیچ باوکێک عن وەلەدیهی بە منداڵەکەی. ئەوە یەک. وەلا مەولودون و هیچ منداڵێکیش هو یعنی منداڵەکە خودی خۆی ئەگەر بشکەوێ جازی ناتوانێت سود بگەێنێت و پاداش بداتەوە عن وەلەدیهی باوکی خۆی یا ئیدایکی خۆی شەیئەن هیچ جۆرە قازانج و هیچ جۆرە سوودێک. کە ئەوە تەبەن ئەو پەڕی ترسناکیە کە لە دنیادا وانە داک و باب ئامادەن هەموو شتێکن بۆ منداڵەکانیان، بەڵام لە قیامەتێ تەوان بە دڵنیاییەوە هیچ باوکێک ئامادە نییە وەک دەڵێ یەک پوشکە هاوکاری منداڵەکەی بکە ئەگەر بۆ خۆی چاک نەبێت و بۆ خۆی ئەهلی چاکە و چاکەکاری نەبێت. شەفاعەتەکە جیایە کەسەکە بۆ خۆی ئیمانی هەیە، هێندێک عەمەلی ساڵحی کردوون و تۆزێک کەم تەرخەمی هەیە، باوکێک دایکێک شەفاعەت بۆ منداڵەکەی یا منداڵەکە بۆ باوک و دایکی دەیکا. بەڵام ئەگەر بۆ خۆت هیچت پێ نەبێ بە تەمای داک و بابت یان داک و باب بە تەمای منداڵی تێکەوت بن هیچ. ئین وعد الله حق بێگومان بن کە بەڵێن و پەیمانی خوای پەروەردگار ڕاستە. بەڵێنی خوای ئەوەیە کە هەر کەسەی لە قیامەتێ بارمتەی کردەوەکانی خۆیەتی بەرهەمی کردەوەکانی خۆی دەدروێتەوە. فلا تغرنكم الحياة الدنيا بافريوتان ندات نتان خلطين جياني دنيا ولا يغرنكم بالله وبا نشتان خلطين نشتان ترازين الأخوة لا تان ندا لبرستني إخوة الغرور فريو دركا كما بستي لي شيطان وأكساننا كإنسان برو خرابة دبن. يا أيها الناس أي خلقنا اتقوا ربكم خو باريزي بكن لفرمانەکانی پەروەردگارتان، فەرمانەکانی پەروەردگارتان جێبەجێکەن بە هەردوو بارەکەی، واجباتەکانی جێبەجێکەن و لە گوناهەکان دوورکەونەوە. وەخشە و یەومن بترسن لە ڕۆژێک کە هیچ ڕۆژێک لەو ڕۆژە لەو مووقیفە ترسناکتر نییە. لا یەجزی والیدون عن وەلەدیهی هیچ دەسەڵاتێکی نییە، هیچ سوودێک ناگەێنێ والید هیچ باوکێک بە هیچ یەکێک لە منداڵەکانی. ولا مولود هو جاز عن والده و هیچ منداڵێکیش لەو ڕۆژەدا ناتوانێت سود بگەێنێ بە بابی یا بەدایکی شەیئەن هیچ جۆرە سوودێک، هیچ جۆرە قازانجێک. ئەوجار ئین وعد الله بێگومان بن کە ئەو هاتنی قیامەت و وەک دەڵێ دروینەوەی بەرهەمی کردەوەکانی خۆت بەڵێنێکی خوای پەروەردگارە و ڕاستە. فلا تغرنكم الحياة الدنيا بانتان فريوين وخلطة نتان خلطين جياني دنيا ولا يغرنكم بالله وبا فريوتان ندا
ولاتان نەدا لە پەرستنی خوای گەورە الغەڕوور فریودەرەکە کە شەیطان یا داروودەستەکانی شەیطانە واضحانە. ئەو جار آخر ئايات خوا دەفەرمێ إن الله عنده علم الساعة بێگومان خوا لایەتی لای خوای پەروەردگارە علم الساعة زانست و زانیاری سەبارەت بە ڕۆژی قیامەتێ کە بەو ئاەتەی دەوترێت پێنج غەیبەکان کە پێنج غەیبەکان تایبەتن تەوان بە خوای پەروەردگار و هیچ کەسێک نایزانێت کە دەڵێن هۆکاری هاتنە خوارەوەشی ئەو بۆ کاتی خۆی پیاوێک هاتۆتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری کردووە ئەی پێغەمبەری خوا دەزانم کەی لەدایک بووم بەس پێم بڵێ کەی دەمرم ئەو جار خێزانەکەم حەملی هەیە پێشم بڵێ بزانە چی دەبێت و وەک دەڵێ و خوای گەورەش ئەو ئاەتەی ناردۆتە خوارێ و لە حەدیثیشدا هاتووە دەفەرمێت مەفاتح الغەیب خەمس لا يعلمها إلا الله کلیلەکانی غەیب و نهێنی زانین پێنجن جگە لە خوای گەورە هیچ کەس ئەو غەیبانە ئەو نهێنیانە نازانێ خوای گەورە تەنانەت ئەو غەیبانەی بە پێغەمبەرانیش و بە مەلایکەتەکانیشی نەگوتوون. إن الله عنده علم الساعة أو يك بيقومان خواي پروردگار لایەتی زانست و زانیاری سەبارەت بە هاتنی کاتی ڕۆژی قیامەت ئەوە یەکەکە لە شتە غەیبیەکان کە پێغەمبەری ئێمە نەیزانیوە جیبریل کە وحی هێناوە نەیزانیوە و ئیسرافیل کە فوو بە کەڕەنادا دەکا تەمەن نایزانێ ئەو سوڕەی کە پێێتی ئەو کەڕانایە کە پێێتی کە دنیای خراب دەکا دەفەرمونون بە 500 ساڵ پێش دروستکردنی ئاسمانەکان و زەوی بە نێوچاوانی خۆیەوە ناوە لەبەر دەمی ڕایگرتووە چاوەڕێی ئەمری خوا دەکا ئیسرافیل نازانێت تەوان کەی قیامەت دێ هاتنی قیامەت کاتەکەی غەیبە و نادیارە جگە لە خوای گەورە ئەوەی کە باسی علامەتە و نیشانەکان دەکرێت علامەت و نیشانەکان نەوعێک ئینذار و ئاگادارکردنەوەنە و جۆرێکە لە نعمەتەکان کە خوا لەگەڵ ئینسانی کردوون ئینسان تۆزێک گوشیار ببێتە و وریا ببێتەوە. إن الله عنده علم الساعة بێگومان لای خوایە تەنها و تەنها لای خوایە زانینی هاتنی کاتی قیامەت ئەوە یەک وينزل الغیث و دەبارێنێ باران بارینی باران یەکێکە لە غەیبیاتەکان یەکێکە لە شتە شاراوە و نهێنیەکان ئەی ئەگەر بگوترێ باشە ئێستا بەهۆی عیلمەوە و بەهۆی کەش و هەواوەوە یان بەهۆی ئەو زانانەی کە ئیش لە فەلەکیات و لە چیوچی تا دەکەن کاتی باران و تەوقیتی باران دیاری دەکرێت بێگومان تەمان ئەوە یەکەم تەمان ئەو پێشبینیانەکەی دەکرێن کاتێک کە تەوان هەورەکە دروست دەبن پاڵەپەستۆیەکە دروست دەبیان ئەسڵی بارانەکە دروست بووە ئەسڵی شتەکە بارانەکە دروست بووە تەنها خەبەرت پێدەدەن خەبەرەکەش پێشبینیە پێشبینیە تەوان خەڵکی ئێمە زۆری زیادەڕەوی تێدا دەکات لە قەناعەت بوونی بە کەش و هەوا و پێشبینیکردن حرام نییە و تەوان ئینسان پێی لە دین دەرناچێ بەو مەرجەی 100% باوەڕت پێی نەبێ 100% قەناعەتت پێی نەبێت چونکە هەر ئەوەی ئێستا پێشبینی دەکرێوەرە چەند جار بینیوتە نووسرا ڕۆژی شەممەی باران دەبارێت شەممەی نەبارێ وتیانە یەک شەممەی دەبارێت یەک شەممەی نەباریوە دووشەممەی جاری واشێ زۆر عەکس و پێچەوانە دەرچۆتەوە هندێک جارش دەگونجێ وەک خۆی دەرچێتەوە غەیب ئەوانە تەنها کەشفن یعنی خودی بارانەکە دروست بووە پاڵەپەستۆ و نیشانەکان دروست بوون ئەو جار خۆ دەنا بە وانێ غەیب ئەوەیە خوای گەورە لە ئەزەلەوە دەزانێ بە نمونە ساڵی 2020 چەند باران دەبارێت و کەی دەبارێت و چۆن دەبارێت و چەند قەترە و لەکوێ دەبارێت ئەوە زانینە ئەو معلوماتە خوای گەورە لە ئەزەلەوە و لە لەوح المەحفوظدا نووسیویەتی ئەوە غەیبەکەی پێشەوەی نیشانەکان و علامەتەکان دروست بن خوای گەورە دەزانێ کەی دەبارێت و چۆن دەبارێت و لەکوێ دەبارێت و وەک دەڵێ ئەندازەی بارینەکەی چەندە ئەوەی کە معلوماتە و دەگوترێ بە ئێمە یەکەم دوای دروستبوونی بارانەکەیە دوای دروستبوونی علامەتەکانە پاشانش علمی ئەوانەش کابرا زۆر مولحید و بێدین بێدەنا کەسیان ناڵێ 100% هەمووی دەڵێن پێشبینی کەش و هەوا وایە پێشبینیکردنە تەوەقوعاتە دەگونجێ بێتە جێ و دەگونجێ نێتە جێ بۆیە خودی باران بارینەکە چەند دەبارێت و چۆن دەبارێت و لەکوێ دەبارێت و وەک دەڵێ ڕێژەی بارانەکەی چەندە و لەکوێ بۆ شوێ دەچێت و بەس خوا دەیزانێ ئەوە یەک دوو ويعلم ما في الأرحام وخواي گەورە دەزانێ ئەوەی کە لە ناو ڕەحەمەکانیشدایە نێرە یامەیە
سپیە یا ڕەشە قەڵەوە یا لاوازە تەبیعەت و سروشتی وردیاتی ئەوەش جاری وا دەگوترێ ئەوە نیە ئێستا فەحسێکی بکە مەسەڵەن دەزانی ئافرەت حەملی هەیە یان نییە بە نمونە دەزانرێ کوڕە یا کچە ئەوەش دیسان وەک دەڵێ کەسی تۆزی عەقڵی هەبێ ئەو قسەی ناکات چونکە سۆنەرێکی دەکەی سۆنەرێکە ڕسمێکت پیشان دەدا خۆ تەنها تەسویرێکە وێنەیەکی ناوسکێ بۆ دەگوازێتەوە وایە دەناوەرە ئەو کاتێک کە بە نمونە ئەوەکە عەلاقە و خوێنە بە نمونە بە هەزار سۆنەری بکە لەو حاڵەتەی دەزانێت دەزانێت نێرە یامەیە بەڵام خوانەگە ئەو کاتێک کە پارچە خوێنەکە ئەو کاتێک کە لە هێلکەدانەکەیدایە منداڵەکە بەڕەحەمی ئافرەتەکەیەوەیە ئەو کاتێک کە نوتفێ و لە پشتی پیاوەکەیدایە خوای گەورە دەزانێت ئەو پیا و ئافرەتە کوڕیان دەبێ یا کچیان دەبێ پێش خەڵق بوونەکەی ئەوەی سۆنەرێکە و وەک دەڵی ئیشاعەیەکە و فەحسێکە پێت دەڵێ ئەوە تەنها وەک دەڵێ شتێکە خوا خەڵقی کردووە دوای خەڵقکردنەکەی خەبەرەکەی تۆزێک لە ئیتۆ خێراترا تۆزێک لە ئیتۆ دەناخۆ دەتوانێت بۆت گۆڕێ بێگومان ناتوانێت وە زۆر جاریش هەتا وەک دەڵێ بەو فەحس و فحوسات و سۆنەرانە جاری وایە پێچەوانە عەکس دەرچێتەوە وەک دەڵێ هەر ڕسمی بەس بە خودی پیشاندانی ئەندامی وەک دەڵێ زاوزەیەکەی نێرومەیاتیەکەی دەزانن جاری وا شتێکی دیکە شوێنی ئەوی گرتووە ئەوکەش لی تێکسووە دکتۆرەکەش لی تێکسووە سۆنەرەکەش لی تێکسووە بۆیە غەیب زانین و نهێنی زانینی ناڕەحەم ئیشی خوای گەورەی و ئیشی هیچ کەسێکی دیکە نییە وەیەعلەمو ما فی الأرحام و خوای گەورە دەزانێت ئەوەی کە لە ناو ڕەحەم و وەک دەڵێ سکی ئافرەتەکاندایە چوارەم یان وەما تەدری نەفس ماذا تەکسیب غەدا وەما تەدری نازانێ هیچ کەسێک ماذا چی تەکسیب و ئەنجام دەدا بەیانی هیچ کەس نازانێ 100% ها وایە دەکرێت وەک دەڵێ بەرنامەت هەبێ بۆ بەیانی وایە بەڵام بەیانی یعنی داهاتوو بەڵام هیچ کەس بەیەقینی نازانێت داهاتوو دوای ئەوڕۆ چی بەسەردێ چەند جار بەرنامەت داناوە بۆ ساعاتێک دوای ئێستا وەک دەڵێ بەرنامەکە عەکس و پێچەوانە بۆتەوە وایە نەخشەت هەبوو بۆ بەیانی بەڵام بەیانی پێچەوانەی نەخشەکەی تۆ خوای گەورە شتێکی بۆ هێناویە پێشێ بۆیە داهاتوش غەیب بە مەرز نییە کە دەڵێ غەد یانی تەنها بەیانی هێندێک جار لەوانەیە بزانی لەوانەیە بەرنامەت هەبێ وە چاکیش ئینسان بەرنامەی ژیانی هەبێ ها بەڵام بەرنامەی ژیانی داهاتوت 100% وەک خۆی و دقیق بتەوێت لەیلانەدەی کەس پێی ناکرێت و کەس پێی نەکراوە وەما تەدری نازانێ هیچ کەسێک ماذا چی شتێک تەکسیب و ئەنجام دەدا بەیانی تاوان بە یەقینی پاشان ئاخیردانە دەفەرمی وەما تەدری نەفس و نازانێ هیچ کەسێک بئەیی ئەڕضین تەموت لە چ زەویەک دەمرێ نەک کەی دەمرێ ئەوە هیچ نازانی کەی دەمری نازانی لە کام زەویەش لە کام خاکەش دەمری ئەوانە نمونەی زیندوو ڕۆژانە سەدان نمونەی ئاوا دەبینین ئەوانەی دەمرن بە شتێک دەمرن فکری بەلا خۆت دەسی بۆ شوێنێک وەک دەڵێ کە فکری شت نەکردووە و لە حیاتی بۆی نەچووی تەنها بۆ ئەجەلەکەت و بۆ ئەوەی لە شوێنەی بەمری کە خوا بۆی دیاری کردووی إن الله عليم خبير بێگومان خوای گەورە زۆر زانا و زۆر شارەزایە بەکار و کردەوەکانتان إن الله عنده علم الساعة بێگومان لای خوایە و تەنها خوای پەروەردگار دەزانێ زانیاری سەبارەت بە کاتی هاتنی قیامەت ئەوە یەک وينزل الغيث ودەبارێنێ باران خوا دەزانێ کەی باران دەبارێنێت و چۆن دەبارێنێت و چەندی دەبارێنێ ويعلم ما في الأرحام وهر خوا دەزانێ چی هەیە لەناو ڕەحەمی ئافرەتاندا و ئەو ئافرەتە چی هەڵدەگرێ وما تدري نفس ماذا تكسب غدا وهيच کەسێک نازانێت کە چی دەکا بەیانی داهاتوو وما تدري نفس وهيच کەسێکیش نازانێت بأي أرض لە چ زەویەک دەمرێ إن الله بێگومان خوای گەورە علیم زۆر زانایە خبير زۆر شارەزایە بەکار و کردەوەکانتان صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين